بسم الله والصلاة والسلام على رسول الله. طبعا من تحسين محسن فاتح، دكان دارم لبازار زرنگرم. هاتنم لو مهرباني تشتكي جتكو جورشة دمي بيجرمو بوردي بزانم يعني إنسان درس شلي ور بقريتن. عربان سيقلك نما هبو بنغلاديشي بون فقير. طبعا بنغلاديشي و إنسان دزانيتن وضعيان كوكونيا نخوش بو روجا كاتويندري قوتي بيوستن با دكتور هيا هستم امنيش لقري هات مكن دكتور دلير ليرا لخصخاني مهرباني كهاتم دكتور دلير طبعا قربارغ بو ازدحام بو بس الري خومان شوينه جوري كوقت عياده كهات طبعا او كوري لقرم بو فقير بو دستي كرتا زور غمي اوي بو ديغو بارد دبي زور بتسي زور نسي قوتم تششني ان شاء الله زي بزيد بيتن والله كتشوينه كن دكتور دلير يعني باري عياديان نورنا قرتين وبزام او روجي اقل غرد نبم بينشام بو باري عياديان نورنا قرتين قدري خويا قورت شوينه جوري كتشوينه جوري دكتور دلير فحسي كرد قوتم دكتور رنق يعني قوتي بس مهم ويا بيجوي كباسي كرد قوتي ان شاء الله ناقات عمليات بيويز نابي بزق عمليات بيويز بيديكين يعني ما دام موليراني هات نخوش او هاتي تكنما اما هموي انسان هموي بيكتساو تماشا دكريتن والله كفحسي كل قلت الحمد لله او بيشم قلت الحمد لله كبيوستي بعمليات نابيتن وبيوستي بعمليات نيه والله يدي درمان تشتوا قلت دبيو درمان انا بردوام بلا سري قلت باشا درمان كمان لو بنوسا درمان كينوسي كنوسي لاخواري علامه كراب ولا ورق كامنش قلت رنقه تشتوانيه كتشوينا ناو صيدلي خستخاني مهرباني لو ورق كمان داي والله درمانەکانی هەموو لۆدانانی ئەوها بەکاردێ و ئەو بەکارهێنانەکانی ئەو هەلانەیە وڵا کاوەی کرد دەستم لە وەرکم ڕاکرد گوتم پارەکەی گوتی کاکەوە پارەکەی درایە واصل بووە وڵا کە هاتمە دەرێ یعنی گوتم ئەگە ئینسان پارەی هەبی پارەی خەیری بیتن ئەگە لێرەی سەرف نەکا ئەدیلەت سەرف کا باشە یعنی لە دەستەکی ئەمین لە دەستەکی مسلمان ئینسانی چاک پیاوی ڕێکوپێک هەموو بە تەقوا بە دەستنێش یعنی زۆر فکرم لۆ هات ئەمنیش مەبلەغە پارەکی خێر لەبەردەستمە مبلغ پارەکە 6 وەرەقەیە ئەوە دامان نایە لەناو خۆمان دامان نایە لۆ خێر بەخوای گوتم هیچ جێیەک شایانی وەی نییە ئەو پارەی لۆ ببردرێ ئیلا میهرەبانی گەلک گوتیان یەک تشتێک لەوێن دەرێەوە هایە تشتێکەوە تەمان لە خوشک و براک کە خردەبینەوە لە ناوێک دەری باسی ئەو تشتانەکرا گوتم بەخوای من جێیەکم دیتەوە دەچم لەوێن دەرێ دەبم یەکسەر تەلەفۆنم لۆ کاک دکتۆری کرد دکتۆر گوتی وەڵڵا کاکە لە تەواری مە لە خەستخانەوە گوتم بەخوای کەینێوە خۆت لەوێن دەرێ بووی دێم گوتی کاکە سپێنێ وەرە ئەو ڕۆ هاتمە و زۆر بە درێکی شاد و خۆشەوە ئینشاءالله بەشکە خەڵکانێکی شەبیتن بتانی ئەو پارەیە بتانی سەرف بکرێتەوە لە فەقیر و لە هەژار و لە کەم دەرامەتەکانی شارەکەمان وڵاتەکەمان یعنی هەرنا بە خۆمان دەدینی کەس هەیە دەستی ناگاتێ بەس ئەو نەخۆشانەی فەقیرن و هەژارن هەموو دەگەنە میهرەبانی کە گەیشتە میهرەبانی لەوێن دەرێ عیلاجکردنی زۆر ئاسانە بە بێشکە دەستین گۆش خۆش بی و سوپاسان دەکەم کاکە دکتۆر خۆش بی یا ڕەبی خوداحافظ یا ڕەبی خۆشم کە ئەمنی 6 وەرەقەم کردە خێر چونکە 6 وەرەقەی دەکەی خێر الدال على الخير كفاعله هەر یەکێکیش بە قسەی توی بێ خێرێ بکە نەفسی خێر دەگاتە توش و دەگاتە ویش